ناڕەزایەتیەکانی بازار هەم سیاسی و هەم ئابوورین. ئەو ناڕەزایەتیانەی کە ڕۆژی یەکشەممە لە کاردانەوە بە گرانی و بەرزبوونەوەی نرخی دراو لە بازاڕی تاران دەستی پێکرد و ڕۆژەکانی دووشەممە و سێشەممەش بەردەوام بوو، ئێستا بە گوێرەی ئەو راپۆرت و گردە ڤیدیۆیانەی کە بڵاو کراونەتەوە چەند شارێکی دیکەشی گرتووەتەوە. داخران یان نیوە داخرانی چەند بەشێک لە بازار، کۆبوونەوەی بازاریان لە شوێنە سەرەکیەکان و تێکەڵچوون لەگەڵ هێزە ئەمنیەکان ئەوە دەرئەخات کە ئێمە تەنها لەگەڵ کاردانەوەیەکی کاتی بەرامبەر بە نرخی دۆلار بەرەوڕوونین، بەڵکو لەگەڵ تەقینەوەی زنجیرەیە قەیران بەرەوڕوین کە ساڵانێکە پۆنگیان خواروەتەوە و ئێستا لە شێوەی داڕمانی نرخی درا و بێڕەونەقی بازار و ناسەقامگیری ژیانی ڕۆژانەدا خۆیان دەردەخەن. بە پێی راپۆرتە مەیدانیەکان و وێنەکانی سۆشیال مێدیا، ڕۆژی دووشەممە لە بەشە جۆراوجۆرەکانی بازار و ناوەڕاستی تاران لەوانە لە پاساژی چوارسوو و شەقامی لالەزارەوە بگرا تا چواڕیانی ئیستانبول، ناسر خەسرە و سەعدی جنوبی و دەوروبەری بازار کۆبوونەوەی ناڕەزایەتی بەڕێوەچوو. بە پێی هەندێک لە هەواڵەکان بازاری بینولحەرەمەین و چەند بەشێکی وەک بازاری ئاسنگەران و ناوەندەکانی ئاڵ و گۆڕی دراویش داخراون. لە لالەزاری جنوبی دروشمگەلێکی لە چەشنی ناڕەزایی سیاسی بیسترا و لە چواڕیانی ئیستانبولیش هەواڵی تێکەڵچوون و وتنەوەی دروشمی دژ بە هێزەکانی حکوومەت بڵاو کرایەوە. مێدیاکانی نزیک لە سپای پاسداران وێڕای پشڕاستکردنەوەی کۆبوونەوەکان هەوڵیاندا بە سیناریۆی دژمن ناوی ببن. چەخماخەی ئەم بزافە کاتێک لێدرا کە ڕۆژی یەکشەممە راپۆرتەکان باسییان لەوە کرد کە دۆلار لە بازاری ئازاددا بۆ ماوەی چەند کاژمێرێک ئاستی 144,000 تمەنی تێپەڕاند. هاوکات لە ناوەندەوە ڕێژەی هەڵاوسان زیاتر لە 52% ڕاگەیەندرا. بۆ بازارێکی کە تا ڕادەیەکی زۆر پشتبەستووە بە کاڵای هاوردەکرا و کەرەستەی خاو و دیاریکردنی نرخەکان لەسەر بنەمای دراو، ئەم بەرزبوونەوە کتوپڕە تەنها گرانبوون نییە، بەڵکو بەکردەوە واتە لە دەستچوونی دەرفەتی بازرگانی، نەبوونی متمانە بە نرخەکان، ڕاوەستانی کڕین و فرۆشتن و مەترسی بۆ سەر سەرمایە ناو بازار. بەوتەی کاسبکاران هەڵاوسانی ئانووساتی دراو ئیمکانی دیاریکردنی نرخەکانی مەحاڵ کردووە و بێمتمانەیی لە نێوان فرۆشیاران و کڕیاراندا دروست کردووە. کڕیار کڕینەکەی دوا دەخات، فرۆشیار مامەڵەکە دەوەستێنێ و قەیرانی دابەزینی گەشەی ئابووری قوڵتر دەبێتەوە. بەڵام بۆچی دابەزینی بەهای دراوی وڵات خێراییەکی ئەو تۆی بەخۆیەوە گرتووە؟ یەکێک لە وەڵامە سەرەکیەکان بریتیە لە کورتهێنانی بودجە و قەرەبووکردنەوەی لە ڕێگەی چاپی پوڵەوە. کاتێک دەوڵەت لە بری وەرگرتنی باج لە سامانە زەبەلەحەکان، ناوەند و دامەزراوە شوێندانەر و شێوە دەوڵەتیەکان پەنا دەباتە بەر سادەترین ڕێگا واتە زیادکردنی پایەی دراو، ئاکامەکەی دەبێتە دزیەکی ماقوڵانە لە گیرفانی خەڵک. کەمبوونەوەی توانای کڕین هاوکات لەگەڵ هەڵاوسان واتە گواستنەوەی سامان لە موچەخۆران و چین و توێژەکانی خوارەوە بۆ خاوەنددارایی و ڕانت و ئەو کەسانەی کە ئیمکانی دەستڕاگەشتنیان بە سەرچاوە دارایی و دراوەکان زیاترە. جگە لەوەش پێکهاتەی بودجەی کۆماری ئیسلامی خۆی لە بنەڕەتدا سەرچاوەی قەیرانە. پشکی هەرە زۆری بودجە بۆ دام و دەستگا ئەمنی، سەربازیەکان و بەشی پرۆپاگەندە و ناوەندە ئاینیەکانە، لە کاتێکدا بودجەی خزمەتگوزاریە گشتیەکان، خۆشگوزەرانی، بیمە، پەروەردە و چاودێری تەندروستی کەمترین ئاستی بۆ لە بەرچاو دەگیرێت. جوڵەی بازاڕی دراو تەنها پەیوەست نییە بە دابینکردن و خواستی ئابووری، بەڵکو متمانەش هۆکارێکی ئابووری گرنگە لە بازاردا. لە دۆخێکدا کە متمانە بە بەڵێنەکانی کنترۆلکردنی نرخەکان کەم بووەتەوە و ئاسوی سیاسی ڕوون نییە، کۆمەلگا ڕوودەکاتە گۆڕینی پاشەکەوتی ڕیال بۆ سامانی متمانە پێکراوتری وەک دراوی بیانی و زێڕ و مڵک و ماڵ. ئەم ڕەفتارە بە کۆمەڵا خۆی شەپۆلی خواست و بەرزبوونەوەی نرخەکان پەرە پێدات. ڕەهەندی دەرەکی قەیرانی ئابووریش زۆر شوێندانەرە. سزاکان، ڕێڕەوی هاتنە ناوەوەی دراوی بیانی، گواستنەوەی پوڵ، بازرگانی فەرمی و وەبەرهێنانی سنووردار کردووە و هەر شەپۆلێک لە گرژی ناوچەیی یان ئەمنیەتی مەترسی مامەڵەکردن بۆ تاجر و بازرگانان زیاترەکات. بازرگانەکان ترسیان لەوە هەیە کە سبەی ڕۆژهاوەردەکردن دژوارتر و نرخی دراو گرانتر و هەزینەکان زیاتر ببن. هەر بۆیە ئەمڕۆ نرخەکان بەرز دەکەنەوە یان پرۆسەی بازرگانی کردن ڕادەگرن. ئەمە هەمان میکانیزمی ئابووریە کە بازرگانان تێیدا نرخ بۆ خراپترین سیناریۆکان دیاری دەکەن. بازاری تاران تەنها شوێنی بازرگانی نییە، بەڵکو تۆڕێکی ئابووری کۆمەڵایەتیە کە توانای داخستنی بە شێوەیەکی هەماهەنگ، پەیوەندی پیشەیی، پەیوەندی گەلێکی بربڵاو لە ڕێگەی گواستنەوە، دابشکردن، بەرهەمهێنانی بچووک و بەکارهێنەرانەوە هەیە.
سەرکوتکردنی تونند و تیژانەی بازار هەزینەی ئابووری و سیاسی زۆری هەیە بۆ حکوومەت، هەم زیان بە بابەتی هێنان و بردننی کاڵا و داهات دەگەێنێت و هەم کەلێنە کۆمەڵایەتیەکان قوڵتر دەکاتەوە. لەم ڕووەوە ناڕزایەتی بازار لە ڕووی سیاسیەوە گرنگە، بە تایبەت ئەگەر بە ناڕزایەتی کرێکاران، معلمان، خانەنشینان بەشی گواستنەوە و خزمەتگوزاریەکانی شارەوە پەیوەست بێت و ویست و داواکاریەکانیان لە ئاستی نرخەوە بۆ ئاستی مافی ژیان بەرز بکرێتەوە. ناڕزایەتیەکانی ئەم دوایە هەم ئابووری و هەم سیاسین. ئابوورین لەبەر ئەوەی لە هەڵاوسان و کورتهێنانی بوجە و داڕمانی نرخی تمەن و لاوازبوونی گەشەی ئابووریەوە سەرچاوە دەگرن. هەروەها سیاسین چونکە ئەم قەیرانانە بەرهەمی نەزمێکی ستەمکار و سەرڕۆی سەرمایەدارانەی ئیسلامین کە هیچ ڕێگە چارەیەکی بەردەوامیان نییە. ڕژیم وەک هەمیشە پەنای بردووەتە بەر تاکە ئامرازی بەردەست واتە تونند و تویژی و سەرکوت. بەڵام کاتێک سەرچاوی قەیرانەکە بریتیە لە هەڵاوسان و چەقبەستووی ئابووری و داڕمانی نرخی دراوی وڵات، سەرکوت تەنها ڕواڵەتی کێشەکە دەسڕێتەوە و لە درێژماوەدا ئاگری ژێر خۆڵەمێش زیاتر دەگەشێنێتەوە. گازی فرمێزگرێژ و دام و دەستگای سەرکوت ناتوانێت کێشەیەک چارەسەر بکات کە لە سفرەی خەڵکو و کرێماڵ و حەقدەستی خواردر لە هێڵی هەژاری و بێ ئاسۆییەوە سەرچاوە دەگرێت.